ئەم کاتتان باش لە یەکمین کۆنفرانسی زانستی نێودوڵەتی جینۆسایدی گەلی کوردستان کوردی فەیلی لاژێر چاودێری سەرۆک بارزانی بە سپۆنسەری میدیای کوردستان 24 لە هەڵی شەید سات عەبدوڵڵا لە هەولێرەوە لە ستودیۆی کراوەی کوردستان 24ەوە لەگەڵتانم. ئەم کۆنفرانسە ژمارەی زۆر لە ئەکادمی و نووسەران و ڕۆشنبیران تێیدا بەشدارن لە 27 وڵاتەوە کەسانی بیانی لەم کۆنفرانسەدا بەشدارن. ئامانجی کۆنفرانسەکە زیندووکردنەوەی کەیسی کوردانی فەیلی و جینۆسایدی کە بە درێژایی مێژووە لە سەردەستی حکوومەتێک لە دوای یەکەکانی عێراقەوە بەسەر کوردانی فەیلی هاتووە هاوکات ئاوڕێک دەدرێتەوە لە مێژووی کارەساتەکان و جینۆساید و ئەنفالی گەری کوردستان بەگشتی. لێرەدام کۆنفرانسە چەندین پانێلی گرنگ لەخۆ دەگرێت بەشێک لە ئەندام پەرلەمانان و هەروەها ئەو کەسانەی کە لێکۆڵینەوە بە دوواداچوون سەبارەت بە پرسی جینۆسایدی گەلی کوردستان دەکەن بەشدارن. میوانێکی بەڕێزم لەگەڵ دەبێت لەگەڵ بەڕێزیان زیاتر سەبارەت بم بابەتە قسە دەکەم تا چەندە بۆ هەرێمی کوردستان گرنگم کۆنفرانسانە و چا کاردانەوەی لاسی نێودوڵەتیشتا دەتوانێت لە داهاتوودا هەبێت دەگەر هەنگاوی کردداری بەردەوام بن لە بوارەدا. بەڕێز شوان کەلاری ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە لیژنەی شەهیدان لەگەڵمە زۆر بەخێر بێ. کۆنفرانسی جینۆساید لە ئاستێکی زانستی نێودوڵەتیدا بۆ یەکەم جار لە شاری هەولێر بەڕێوە دەچێت. دەبوایە زووترم کۆنفرانسە بکرا با پێتان وایە ئەمە تا چەندە گرنگە کەسانی ئەکادمی نێودوڵەتی ئەو بەرپرسانی حکوومەتی عێراقیش تێیدا بەشدار بوون. ئەتوانین دەنگمان بگەێنین لەم ڕێگەیەوە؟ بەڵێ زۆر سوپاس. ئەکید جێگەی دەستخۆشیە بۆ جەنابی سەرۆک بارزانی و بۆ حکوومەتی هەرێم و بۆ هەرسێ زانکۆی سەلاحەدین و دهۆک و سۆران و ئەو لیژنەی سەرپەرشتیار کارێکی زۆر نایاب و باشیان کرد. کۆنفرانسەکە بەڕاستی لە ئاستێکی زۆر باشی ئەکادیمیە و خەڵکی زۆر باش هاتوون. لە ڕاستی ئێمە تەئخیر بووین لە ناساندنی پرسی جینۆسایدی گەلەکەمان بە دنیا لە ڕووی بنەماکانی جینۆسایدەوە. ئەو کۆمەڵکوژیانەی بەسەر گەلەکەمانە هاتوون بە هەموو پێوەرەکان جینۆسایدە، یعنی هەموو ئەو پێناسانەی لە پێناسە نێودەوڵەتیەکان داهاتووە بۆ جینۆساید، پرۆسەی جینۆسایدی فەیلیەکان بارزانیەکان ئەوەی گەرمیان 1970 هەموو ئەمانە پرۆسەی جینۆسایدن، بەڵام بەداخەوە تا ئێستا بە شێوەیەکی زۆر باش لەسەر ئاسی نێودەوڵەتی نەناسراون. ئەمە فاکتەرێکی باشە، هۆکارێکی زۆر باشە، هەنگاوی زۆر باشە، دەستخۆشیەکەین بەڕاستی و کارێکی نایاب بوو. بەڵێ بەردەوام حکوومەت هەرێمی کوردستان و بنەماڵی ئەنفال و شەهیدان لە هەرێمی کوردستان داوا دەکەن کە حکوومەتی عێراق بەرکی خۆی هەڵبستێت قەرەبووی کە سوکاری ئەنفال کراوان و هەروەها شەهیدان بکاتەوە. ئایا تا ئێستا هیچ هەنگاوێکی کردەی لەلایەن حکوومەتی عێراقەوە هەیە؟ لە پەرلەمان چۆن ئەم بابەتتان ڕوژاندووە؟ خۆی لە ڕاستیە من لەم دەورەکە خۆم چوومەتەوە لە لیژنەی شەهیدانیشم هەندێک ئیشم لێ کرد و هەندێشتی سەرەتاییم بۆ دەرکەوت. بە شێوەیەکی گشتی نێتێکی باش نییە بۆ تەویزکردنەوە و تایبەتی بۆ هەرێمی کوردستان، بۆ خۆیان لەوانەیە شتێکیان کردبێ و من خۆم چوومە لای محەممەد شیع سوودانی. چی دەگەڕێتەوە بۆ هەنگاوی جدی بۆ ئەم بابەتە هەڵانی؟ بەداخەوە ئەمە چارەنووسی کووردە، ئێمە لە یەک دەوڵەتین، یعنی دەقی مادەی 132 دەستور نەسەکەی ئەڵێ ئەوانەی لە سەر دەستی ڕژێمی ڕووخاوی بەعز زیانیان بەرکەوتووە بێت تەویز بکرێنەوە. باشە لەوە زیانتر چی؟ یعنی لە ئەنفالی فەیلی و بارزانیەکان وازحە کە زیانێکی دیار و ئاشکرایە. وەکووتم من چوومە لای محەممەد شیع سوودانی، چوومەتە موئەسسەی شوهەدا، کۆمەڵێ بە دوواداچوونی زۆرم کردووە. لە ئاخیرا نیەتێکی باشیان نییە ئەگەر چی لە ڕووی دەستوریەوە بەڕاستی مەحکوم نییە، یعنی عێراق 50 ملیار بداتە کۆیت لەبەرەوە لایەنی سێماتەوە فشاری لەکەن، بەڵام بە گوێرەی دەستور، بە گوێرەی قەراری محکەمەی باڵای تاوانەکانی عێراق، بە گوێرەی قەراری پەرلەمانی عێراق، بە گوێرەی قەراری پەرلەمانی کوردستان، سەرۆکایەتی هەرێمی کوردستان، ئەنفال و ئەو پرۆسانەی وێرانکاریی ئەو پرۆسەی کوشت و بڕی کە بەسەر گەلی کورداتوە جینۆسایدە، بە گوێرەی مادەکانی دەستور ئەبێ قەرەبوو بکرێنەوە. بەداخەوە ئەوان چۆن دەستیان برد بۆ بڕینی قوتی خەڵکی هەرێمی کوردستان، چۆن تا ئێستا ئەگەر چی ومێدێک هەیە حکوومەتی محەممەد شیع سوودانی بەرەنجامی ڕێکەوتنی هاوپەیمانێتی ئیدارەدانی دەوڵەتە و تا ئێستەیش وەکو سەرۆکی حکوومەت لە ڕاستیە تا ئەم لە حەزەقی قسەی تیاکەین ڕاستگۆیە لەگەڵ بەڵێنەکانی و ئیسراری هەیە لەسەر جێبەجێکردنی کارنامەی کابینەکەی. بۆیە ئەمانە هەمووی دڵخۆشکردن و ئێمەش لە ئەجندامان هەیە و یەک لە خاڵەکانی ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ ئەوەیە کە قانونی موئەسسەی شوهەدا
لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە ئاراستەی پەرلەمان بکرێ بۆی هەموار بکرێتەوە ئەکرێت لەو هەموارە ئەم بابەتانە باس بکەین و بابەتی قەرەبووی زیان لەکەوتوانی پرسی گواستنەوەی موچۆ ئیمتیازاتی کەسوکاری شەیدان فالکراوان بۆ سەر حکوومەتی عێراقی چی بەسەر هات پێشووتر موافقەت نەکرام بابەتە هەبێت ئێستا شەر بە دوواداچوون و پێداگری لەسەر بابەتە هەیە لەلایەن هەرێمی کوردستانەوە بەتەکید لە هەرێمی کوردستان یعنی چەندین جار لیژنەی لەسەر ئاستی باڵا ناردووەتە بەغدا حکووم یعنی یەک بووە لە تەوەری حیواری سەرەکی نێوان ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرال ئێمەش بەش بە حاڵی خۆمان بە دوواداچوونمان کردووە ئەوان ئەڵێن ئێوە وەزارەتی خۆتان هەیە ئەمە قسەی ئەوانە و قانونێکی خۆتان هەیە یاسایەکی تایبەت بە خۆتان هەیە لە هەرێمی کوردستان بە گوێرەی ئەو یاسا موچە و ئیمتیازاتان ڕێک خستووە ئەبێ دووبارە بەڕاستی یاساکان لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێم هەموار بکرێتەوە چونکە هەتا جۆر و ڕیزبەندی شەهیدانی جیایە لەوێ یەک جۆری شەهید هەیە لە بەغدا لێرە دوو جۆر هەیە لێرە وارسەکان لای ئێمە باشتر شمولی موچە و ئەوانەکەن لەوێ قانونی تەقاعودی فیدراڵی بەسەریانە جێبەجێکرێ ینی هەندێک ئیشکال هەیە بەڵام هی ئەوە نییە بڵین چارەسەر ناکرێت ئەکرێت چارەسەری داهاتوو پرسی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان نەکوبەر لە ئەمە توێژش قسەمان کرد بڕیارەکە 16 پێنج کەسوکاری شەیدان و ئەنفال کراوان سەردانی نوگرە سەلمان بکەن لە پارێزگای سەماوە لەوێت داواکاریەکان چی دەکەن لەوێ و چی بەسەر هاتوو ئەم کەیسانە بۆچی هەڵنادرێنەوەم گۆڕە بە کۆمەڵانە بۆچی کاری لەسەر ناکرێت گۆڕە بە کۆمەڵەکان بەداخەوە ئێمە یاسای گۆڕە بە کۆمەڵەکانمان هەیە لە عێراق یاسای ژمارە 13 ساڵی 2015 لە مادەی 6 بڕگەی 5 بەنەس ئەڵێ پشکنینی DNA بۆ ڕووفاتەکان هەروەها پشکنینی وەرگرتنی سامپڵ لە کەسوکارەکانیان ئەمانە ئەرکی پزیشکی دادی بەغدایە تا ئێستا پزیشکی دادی بەغدا بەم ئەرکە هەڵنەساوە بەداخەوە لە 2019 من خۆم لەوێ بووم گۆڕێکمان هەڵداوە 171 ڕووفاتی تیا بوو ئەوە 3 ساڵ و نیوە تقریبان لە توبعەدی بەغدایە تا ئێستا نەهێنراوەتەوە هەندێک ئیشکالیش لای خۆمانەیە لای کەسوکاری ئەنفال کراوەکان و ئەوانە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە بابەتێکە بەڕاستی ئەکرێ بە زووی خەمی بخۆین وەزارەتی کاروباری شەیدان لەگەڵ حکوومەتی عێراقی لەگەڵ مؤسسەی شەیدانە قسە بکەین ئەو ڕووفاتانە بهێنرێتەوە ئەوەی تری 16 5 ڕۆژی گۆڕی بە کۆمەڵی جیهانیە کۆمەڵی داکۆکی لە پرسی ئەنفال هەیە لە گەرمیان ڕێکخراوێکی یاسایە لەگەڵ ڕێکخراوەکانی تری بواری جینۆسایدا بەرنامەیەکمان داناوە من خۆم ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی داکۆکی لە پرسی ئەنفال کراوەکانی گەرمیانیشم بەرنامەیەکمان داناوە هەموو ژمارەیەکی زۆر لە کەسوکاری ئەنفال کراوەکان دەچینە بیابانی سەماوە و عەرعەر و قەڵای نوگرە سەلمان لەوێ مەراسیمێکەکەین و بۆ مراعاتکردنی ئەو ڕۆژەی کە ئەوان بە برسێتی و توینێتی ڕۆیشتون بڕیار دراوە کەس ینی هەموو تەنها نان و ئاو ببن و نەچنە ئوتێلیش لەوێ لە سەحراکە ئەمێننەوە لە کۆتایشتا بە دەرفەتی زەم و پرسیارش لە بەڕێزت بکەم سەبارەت بە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و کۆبوونەوەکانی بڕیار بوو دوای پشوەکانی جژنی ڕەمەزان دەست بە کۆبوونەوە دانیشتنەکان بکەن چی لێ هات کەی دادانیشن لەسەر و پرسە گرنگانی لە ڕێککەوتنەکەی نێوان هەولێر و بەغداش هەیە ئایا کاریگەری لەسەرمە چەند بۆ کەی قسەی لەسەر دەکەن ئەمڕۆژ جەلسە هەیە و پێنجشەمەش جەلسە هەیە و هەفتەی داهاتوویش کە ئێمە زۆر جار هەفتەیە دێین و هەفتەیە گەڕینەوە هەفتەیە لەوێن بەردەوامی جەلسە هەیە و قەرارە تا دەی مانگی 5 لیژنەی مالیەی پەرلەمان مناقەشەکانی کۆتایی پێبێنێ لەگەڵ وەزارەت و دەستەکانی حکوومەتی فیدرال لەسەر پرۆژەی یاسایی ڕێکەوتن لەسەری هەیە ئینشەڵا بەو زووە میزانێ پەسەند دەکرێت لە پەرلەمانی عێراق زۆر باشە بەڕێز شوانکەلاری ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەندامی لیژنەی شەهیدان زۆر سپاس لەگەڵ کوردستان 24 بووی و توێژێک بوو لەگەڵ بەڕێز شوانکەلاری ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سەدۆی کراوەی کوردستان 24ەوە لە کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی جینۆسایدی گەلی کوردستان کوردی فەیلی بە سپۆنسەری میدیای کوردستان 24 سپاس.